بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. عزيزانم، لألقيكي نوێ لە بابەتێکی زۆر گرنگ و لە مەسەلەیەکی زۆر هەستیار و چیرۆکێکی زۆر کاریگەرە لە خزمەتتان نابین. هەڵقەی ئەم جارەمان سەرتاپا سپیەکەی شار، دڵی نورین و دۆستی بەخشین لە خزمەتتانین. فەرموو. سەرتاپا سپیەکەی شار، دڵی نورین و دەستی بەخشین، ڕەوە گورگی شەوە تاریک و بە تۆفەکان، گۆڕەپانێکی بۆ سوارە سپی پۆشەکان نەهێڵاوەتەوە، مەردێک دەست لە ملانی گەڵ، ئەوەندە خاکی هەتا ئەو بوو بۆ زەوی و زەوی دەڕۆشت بەسەریدا. هەموو نوێژێکی لە جوانیە ئاورنگ و شەونمێکی سەرگەڵایەکی بەیانیان بوو. پاشان خاکی بوون، ئەو ئاورنگەشی دەکردە هەڵم و هیچی نەدەما. دیندارێکی بێ ئەزیەت، خێرخوازێکی بەشەوق، دەفی عشقی هەمیشە هەیبەت و حەشمەتی مەجلیس ڕەبانیەکانی دەهەژاند. تەسبیحی استیغفاری هەمیشە هەیەجان و جەزبەی عشقی بوو. قاچی ڕۆشتنی کێوی تووری هەبوو. دائیمەن دەتوت خۆی بۆ مناجات سازاندووە، هەمیشە ئامادە. دەیویست کاڵ نەڕوات و لە سنووری ئەم دنیای فانیە ئاوا نەبێت. ئەو هەمیشە فیدای ئەو دەرگانەیە بوو کە هەرگیز وەفای لێ نەئەبرا و جەفاشی لێ بەدی نەکراوە. بە زمانی حاڵ دەیوت ئەگەر موریدی حەقن وەرن و سەر بکەون، تەنها خۆشتان بەسەرکەوتنەکە دەزانن، بەرچاوی نییە هەتا ببینرێت. بشتەوێ ببینرێ پێی سەرکەوتنت لێ دەسێنرێتەوە. نوێژی ئاوێزانی سەفا بوو، لە دەرگای قوربی ئەدا هەتا بگات. ئەم زاتە حاجی شێع عوسمانی نێرگسەجاری بوو. سەرتاپا سپیەکەی شار، دڵی نورین و دەستی بەخشین. کێشەکی بە خێراتنتانەکەم، یاخوا بە خێر بێن. خۆشحاڵم کە ساتێک لە خزمەتی لە ڕێگەی جەنابتانەوە لە خزمەتی مامە شێع عوسمان بین کە بەڕاستی پیاوێکی دنیانەویست و پیاوێکی زۆر خواناس و پیاوێکی زاهید و واریع بوو لە ڕووی ئاینیوە. مامە شێع عوسمان معلومی جەنابتانە کە هەر لە گەنجیوە، لە تەمەنی مێرد مناڵی و گەنجیوە، وازی لە زینەت و خۆشیەکانی دنیا هێناوە و ڕووی کردووەتە دین. هەتا میهمترین شت و گرنگترین شتی مامە شێع عوسمان ئەوە بووە کە هەر بە گەنجی لە تەمەنەکانی 15 و 16 و 17ەوە جلی سپی لەبەر کردووە، وازی لە دنیا هێناوە. ئەوەی کە من لە بیرم بێر چەند تەمەنی مامە شێع عوسمان تەمان تەمەنی لە من گەورەترە، بەڵام ئەوەی لە یادی منابێت و لە خزمەتیا بووین ئێمە لە ئەحمە و برنەوە لە نەرسەجار و تقریبا ساڵێکیش من لە سلێمانی لە ماڵیانە بووم. بەڕاستی ئەو شتە ناوازانی کە لە مامە شێع عوسمانم بیستووە و لە مامە شێع عوسمانم بینیوە زۆر بێوێنن و زۆر کەمە لە ناو کۆمەلگادا. یەکێ لەو ئاکارانەی مامە شێع عوسمانەوە بوو دایمە زمانی تەر بوو بە دیکری خوا. لە هەر کات و فرسەتێکە تەنیا مەجالێکی بوایە ئامۆژگاری خەڵکی ئەکرد، بە تایبەتی لە ڕووی تەقوا و تاعەت و بەخشین و زۆر گرنگی بە بەخشینەدا. ئەمەی کە ئێستا جەنابتان هاتوون، ئەمە من نەمزانی و هەر لە عیلمی خوا بوو. ئەوە چەند ڕۆژێک لەمە پێش مامۆستا عەبدولحەمیدی مامۆستا شێخ محەممەدی دەربەنیخانی هات بۆ ماڵمان و من لە خزمەتیا بووم. وتی ئێمە چەند مامۆسایەک فیرار بووین لە قەرەداغ، دەستمان بە هیچ کوێ نەگەیشتووە. 34,000 مامە شێع عوسمان پارەی بۆ ناردووین و مقدارێ پارە و ماوەیەکی زۆر پێی ژیاوین خۆمان و ماڵ و مناڵمان. کاغەزێک و نامەیەکی لەگەڵان ناردووە، تێتی منم پارەکە ئەینێرم، نامەوێ غەیری خۆتان کەس بزانی، بۆی نەکەوێتە بابی ڕیاوە و تەنیا مەبەسەکەم ئەوە بێ وەلای ئێوەش ئەوە بزانرێ کە من مەبەسم ڕەزامەنی خوای پەروەردگارە و مەبەسم ئەوەیە کە کۆمەکیە بکەم بە ئەهلی عیلم
بە تایبەتی و مامۆستا بەڕێزانی کە لەو کاتە هەم فیرار بوون هەم لە دیهاتەکانە بوونە تەسبابی ڕەحمت بۆ پێشنوێژی و بۆ وتاری جومعە و بۆ ئامۆژگاری خەڵکی. هەموو تەمەنی ئێمە بریتیە لە کردەوەکانمان، زیاترێک لەوە نیمانە. بەنای خوای بەخشندەی مێهرەبان من کوڕی حاجی شێخ عوسمانی شێخ معروفی نێکسەجارم. باوکم لە ساڵی 1970 هاتۆتە دنیاوە لە شاری سلێمانی و لە گەڕەکی شێخان و لە ساڵی 1970 وفاتی کردووە. طبعا باپیرم شێخ معروفی نێکسەجار هەر دوو خێزان ینی دوو خوشکیان ناوە تێکە کوڕۆزای حاجی کاکە ئەحمەدی شێخ بوون. یەکەمیان وفاتی کردووە، دووەمیان ئەویتریشان ناوە تێ بە باپیرم بە شێخ معرف. ئیتر باوکم و پورم ڕەحمەخان لەو ئەوەن لە کوڕۆزای حاجی کاکە ئەحمەدی شێخان و دایکی باپیرم پیرۆزخان کچی ئەحمەبەجی ساحب قڕاناواتە ئەکاتە خاڵۆ زاوپورزا لەگەڵ هەردوو شاعری گەورەی کورد مستەفا بەجی کوردی و سالمی ساحب قڕان. لە ڕاستیە باوکم پیاوێکی خواناست و مرۆڤ دۆست و ڕۆشنبیر بوو و زیاتر هەموو هەممی بۆ قیامەت و بۆ دنیای ئاخیرە بوو و کەمتر پابند بوو بە ژیانی وەکو بڵین وەکو خۆی فەرموو ئەم دنیاوە. هەموو ئەهلی ئاوایی چاوەڕوانیەوە بوون ماڵی ئەوان ئاوەدان بکاتەوە. یەکێ لەو کارە جوانانەی بابە حاجیم کە لە ژیانیا بەرجەستەیە کردو لە ڕۆحیا بوو بەخشین بوو. ئەم بەخشینە من خۆم بە چاوی خۆم دیمە لە ماڵیان لە برایم پاشا بوو تەنیشی مزگەوتی سەلیم باک کە چوو بۆ مزگەوت دوو جار قەدەروا بۆ بینیمە کە عەبای خۆی کرۆتەوە و یایەتی بە هیکە پێیگەیوە و پێی بەخشیوە. خەسڵەتێکی کەی هەبوو ئەویش کە ئەچوایەتە هەر ماڵێکەوە بەدەستی بەتاڵ ناچوو. سەرنجی ماڵەکەی ئەیە ئەم ماڵە بزانم نوقسانی لە چییە، حتا منم بڵێم وەکو ماڵی خۆمان وەکو ماڵەکانی کەیش. ئیتر هەمیشە ئەوە لە ژیانیا بەرجەستە بووە بچوایەتە هەر شوێنێکەوە وایە بە دیاریەوە بچوایە دیارێکیش ئەوەی کە پێویستی ئەو ماڵە بوو ئەی کرد. ماڵی پورزایەکمان هەیە بڵین لە لادەیەکە ئەم ماڵەش شەو خەوی دیبوو پێوەی کە هاتووە خەویەوە ماڵە و نوقسانی تایە. بۆ دوو ڕۆژ دوای ئەوە بۆ ماڵە ڕۆشتە بوو بە بارێکی زۆرەوە چوو بوو بڵێن وەکو پێویستەکانی سەلاجە و تەباخ و ئەوانە. ئیتر کە ڕووی کردووە لادێکە خەڵکی لادێکیان ناسی هەمووی لەسەر سەربانەوە وەسا بوو. ئیتر دوعای کردوتی خۆیە ئەم پیاوە ڕووکاتە ماڵی ئێمەوە. فعلا کە چوو بۆ ئەو ماڵەوە ماڵەکە محتاج و بە شتانە هەتا ئێستا شتانێکی کە بڵین بابە حاجی بۆی بردووە هەر ماوێتی لەبەرەوەی قەدەر هەڵی بژاردوون قەدری قەدەریان نەزانی. جارێکیان بەیەکەوە لە خزمەتیا بوومتی یەم بۆ ماڵتان و ئەمانەی تر مامۆستا مەلا ڕەحیمێ بوو پیاوێڵەیی بوو. من نەمەزانی بە خزمەتی نەگەشتم هەر چاوی پێیکەوت لە تەکسێکە خۆی فرەدا خوار و باوشی کرد بە ملیا و ئەم لاولای ماچ کرد و وتی محەممەد وتم بەڵێ وتی ئەبێ بەگوێم بکەی شتێک و پێڵێم و شەرت دەستی گرتم و شەرتێکم بۆ بکەیت لە هەرکوێ گەیشتی بە حافز ئەبێ لە جادە بیپەڕێنی تۆ یا ئەبێ وتی بە بۆ شوێنێک و پارەی لێ وەرنەگری بیبەی بۆ ئەو شوێنیشە و خزمەتی حافز بکەیت. من ئەو وەختە تەکسیم پێ بوو لە دائیرەیەشا بووم جادار ئەگەڕامەوە تەکسیم پێ بوو. ئەرە وەڵڵا کاتیان بۆ غەفڵەت نهێڵا بوویەوە یان سابیر بوون یان شاکیر بوون هەمیشەش زاکیر بوون. بەڕاستی لە ئامۆژگاری حەقا لە ئەمانە درێخی نەکردووە لە هەر کوێ کەسێکی بینیە نوێژی نەکردایە بیزانە لە ڕێیە هەوڵی ئەدا و یارمەتی ئەدا و قسەیشی کاریگەری هەبوو. یعنی هەر کەسێک لە هەر مستەوایەکە بووایە هەر پلۆپایەکی کۆمەڵایەتی دنیای بووایە گوێی لێ ئەگرت و نەیەتوانی هیچ بڵێ بەرامبەر بە مامە عوسمان. ینی ئینسان ئەوەیە کە ئینسان خۆی بۆ خوا یەکلایی کردەوە بەڕاستی کاریگەری ئەبێدرا ئەویش وا بووی تر بچواتە هەر دەیەک بچواتە هەر شوێنێکتر ئەو شەوە وەکو ئینزار بۆ خەڵکە بووە ئیتر خەڵک حازی جەماعەت بووە حازی مزگەوت بووایە بانی ئەدا یا خەتمەی ئەکرد زیکری ئەکرد لا ئیلاهە ئیلەڵڵا ئەکرد ئەم شتانە پیشە و ڕەوشتی ئەو پیاوە بوو. جا لەمانە دیارە ئینسان ئەگەر خوای گەورە وەکو
پیامبر صلی الله علیه و آله امام علی فرمود یهدی الله بك رجلا خير لك من حمر النعم يعني ئەگەر ئینسان خوای گەورە بەهۆی ئەوە بەهۆی قسەی ئەوە بەهۆی ئامۆژگاری ئەوە یەکی ڕێگەی ڕاست بگری و بێتە سەر دینی خوا و ڕێگەی ڕاست بگرێ بەڕاستی ئەو پیامبر صلی الله علیه و آله فەرمێ لە هەموو ئەو حشتری سوور لە ناو عەرەبا زۆر بەڕێز و هین بووە یعنی ئەوە وایە یا لە هەموو سەروەت و سامانی دنیا چاکترە بۆ ئەوەی ئینسان کەسێ بەهۆی ئەوە ڕێگەی ڕاست بگرێت لەوانەیە ئەو پیاوە بەهۆی ئەوە چەنەها کەس وازی لە خراپە هێنابێ وازی لە نوێژ نەکردن هێنابێ. لە سوودان عادەتێکی سیر هەیە قەطع الطریق بەڵام بۆ خێر ڕێگرتن لە خەڵک بەڵام بۆ خێر بەکارهێنن بە بینێت. باشو قوربان یاخوا بەخێر بێن سەر چاوم بەخێر بێن ناخوا سەر چاو یاخوا بەخێر بێن کاکە کێشونانمان کردو بۆی وارە ڕەمەزان لە خزمەتتان نابین عادەتی ئێمە هەروە هەست کەسێک هات ئێرە غەریبێ ناڵین بڕوا فەرموو لە خزمەتتان ناین فەرموو یاخوا بەخێر بێن سەر چاو بەخێر بێن ناخوا فەرموو بەخێر بێن ناخوا یاخوا بەخێر بێن فەرموو سیارەکە بەرەوێ و لە خزمەتتان ناین کاکە بەخێر بێن یاخوا بەخێر بێن سەر چاوم بەخێر بێن ناخوا یاخوا بەخێر بێن سەر چاوم بەخێر بێن ناخوا یاخوا بەخێر بێن سەر چاو فەرموو بەخێر بێن ناخوا سەر چاوم بەخێر بێن ناخوا سەر چاو فەرموو 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 کاکە بەخێر بێن یاخوا بەخێر بێن سەر چاو بەخێر بێن ناخوا یاخوا بەخێر بێن سەر چاو کاکە کێشونانمان دروست کردو ڕەمەزان لە خزمەتان هەست کەس یەک بێتە ئەم دیێمە نایڵین بڕۆهتان نان نەخوات فەرموو لە خزمەتان ناین فەرموو یاخوا بەخێر بێن سەر چاو فەرموو بەخێر بێن ناخوا سەر چاوم فەرموو سیارەکە بەرێ و لە خزمەتان بەخێر بێن ناخوا سەر چاو فەرموو بەخێر بێن ناخوا یاخوا بەخێر بێن سەر چاو کاکە بەخێر بێ باشە قوربانگیان یاخوا بەخێر بێ سەر چاو بەخێر بێ یاخوا فەرموو یاخوا بەخێر بێ سەر چاو طبعا ئەم بەرنامەی ئێمە لە ئەوەی کە ئێوە پێشکەشتان کرد دەستان خۆش بێ و زۆر سوپاسی دێی شێخۆی ساوە دەیەکی خۆشەویستە پێمان خۆش بوو کە بەڕاستی ئەم نمونەیە باس بکەین لێرەکە ئێمە کوردەواری ئەمە بەڕاستی زۆر ئەم نمونانەی تێ ئەم نمونەی کە باسمان کرد و ئێوە دەورەکەتان تیابینی نمونەی وڵاتی سوودانە لە وڵاتی سوودانە هەموو ئێوارانێکی بەربانگ عادەتێکیان هەیە ئەچن بەو شێوەیە کە ئێوە ڕاتانگرتی بوو جامانەیەک ڕاگرن ئەم جامانەیە بۆی کە خەڵک و سیارەیە کە بەسەر جادەکایەت تا بۆستێ و ئێواران بەربانگ بکەنەوە لە ناو دێکەیە جا ئەم عادەتە لە کوردەواری ئێمە زۆر بووە لە مزگەوتەکان ئەمەکراوە لە جەژنەکانە کاتی خۆی ئەمەکراوە لە شاری سلێمانی ئێستا ئەمە لەم بەرنامەیەشا پێشکەشیەکەین کە خێرخوازانی شاری سلێمانی خواردنێکی زۆرەکەن بۆ ئەوانەی کە دەسەڵاتیان نیە و پارەیان نییە یان توانیان نییە نانەخۆن لە مزگەوتی گەورە حەزمان کرد ئەم نمونەیە لە وڵاتی سوودانە هەم ترک و زیینوکردنەوەی ئەم حاڵەتە جوانەی وڵاتی خۆشمان جارێکتر ئەمەش لە وڵاتی ئێمە جارێتتر زیین و بێتەوە دەستان خۆش بێ و زۆر سپاسی ئەم دێ خۆشەویستەمانەکەین عادەتی خۆمان هەروە هەست کەس یاتێرە ناڵین بڕۆ لە دەستان خۆش بێ زۆر سپاسان کاک محەممەد گیان دەستان ساغ بێ قوربانگیان عەزێتمان دەستان خۆش بێ قوربانگیان دەستان خۆش بێ یاخوا دەستان خۆش بێ قوربانگیان قوربانگیان یاخوا پێ برا دەستان خۆش بێ سەلام یاخوا سپاسان دەکەم
هەموو شەوێک ئەم ماڵە حاڵیان بریتی بوو لە زیکر و تەهلیلە و قەسیدەی بوردا حاڵی ماڵی ئەم ماڵە بوو. زۆربەی شەو دوای نوێژی عیشا باوکم هەمومانی کۆ کردەوە، زۆر جار لە ماڵەوە ئیمامەتیە کرد، زۆر جار دوای نوێژەکە تەهلیلەی پێکردین، دوای تەهلیلەکە وەکو بڵێ سروتێکی دینیمان لەبەرە کرد، سروتەکە کە ئەمان خوێنەوە يا دائم الفضل على البرية يا غافر الذنوب والخطية يا دافع البلاء والبلية إلى آخره كالبل معنا كردو دعاء فاتحة وأنا معنا خن زور جار إتير لو مجلسان خصمو كسوكار وأوانشمان كأهاتن هاو بشيانا كرت خەمی خەڵک لە هەگبەی پیاوێکی نورانیە. من خۆم لە بیرمە مامەشی عوسمان لە ساڵەکانی 1960 و 1960 هەبوو بۆ ئەحمەوبرنە حجرەیەک لە پاڵی مەرقەی باوکیا بوواتە مەرقەویش یا مەروفی نەجار کە باوکێتی جەنابتان نەزانن لە حجرەکەدا ئەنیشت ناوی خەڵکی پرسیاری ئەکرد لەو خەڵکانی کە هاتن بۆ جومعە لە شارە زورۆ لە دیهاتەکانی حاسڵ و عالان و کانی مرواری و کانی بەردینە و جەرداسنە و بێسەلمێن و وازۆڵ و گوڵان و لە شوێنەکانی تریشۆ چونکە معلومی جەنابتانە و لەوانەیە ئەوەش باش بزانن کە لەو من دەڤەرا لەو منتیقەی شارە زور وارماوە تەنیا لە ئەحمەوبرنە جومعە ئەکرا ڕۆژانی جومعە لە هەموو دیهاتەکانەوە خەڵکی هاتن لەوێ جومعەیان نەکرد. مامەشە عوسمان بە فرسەت ێزانی خەڵکی بانگە کرد ئەی و ناوی بێوەژن و هەتیوەکان و خەڵکە بێدەرەتان و محتاجەکانم بۆ بنووسن ئەوانیش کە نەخۆشن لە وەختی دوای جومعە هەندێک جاریش پێش جومعە چونکە خەڵکی زووە هاتن بۆ ماڵەوەی ساحەتیان نەکرد دوایی کە ڕوویان نەکردە مزگەوت فرسەتی هێنا ئەو کەسانی کە باوەڕی پێبوون ئەیزانی بە ڕازگۆیی خەڵکی محتاجی پیاڵێن بانیەکردن بە تایبەتی لە دوای نوێژی جومعە ناوی فەقیر و هەتی و هەژار و نەخۆش و ئەوانی کەوا بێدەرەتان و شوێن و جێگە و ڕێگەیانێ ناوەکانی ئەنووستی ئیتر ئەهات دەوڵەمەندەکانیش ناوی خەڵکی لابوو وانەیە کە بووە بوون دەوڵەمەند بوون زەکاتیان لەسەر بوو لە شوێن لە سلێمانی بە تایبەتی و لە هەڵەبجە و لە شوێنەکانی تر خۆی ئەوەی بۆ باسەکردم ئەو لە کەلار و لە دەربەنیخان و لە هەڵەبجە و ئەو وەختە هەر هەڵەبجە و تابانار هەڵەبجەیش ئێستا بۆ هەڵەبجەی شەیدی پێڵێن بە تایبەتی لە سلێمانی و هەندێک جاری ئەی فەرموو لە کەرکووک و هەولێریش دۆسم هەیە دەوڵەمەندن من زەکاتیان لێوەرەگرم پارەیان لێوەرەگرم ئەم پارە ئەدەم بەو کەسانی کە مستحقن حتا من قایمەیەکیم بینی نە لە دیهاتەکانە لە هەردی یەکاسیە کەس و چوار کەس و دوو کەس و سێ کەس و زیاتر و کەمتری نووسی بوو دوایی کە تاقیبمان کرد بە تایبەتی باوکم دەرەجە عالی و مامۆستا شەم هەموو کە برایەتی تاقیبمان کرد لەو ناوانە ئەبینین ئەمانە ئەو خەڵکە فەقیر و هەژارانن کە نان و ئاویان نییە کە خواردنیان نییە کە مناڵەکانیان ڕوتن زۆریان بێ باوکن و هەر دایکیان ماوە. مامەشە عوسمان دوای ئەوەی کە ناوی ئەنووسین پارەیەکی لەو دەوڵەمەنانە وەرەگرت هەندێک جار خۆی ئەی فەرموو نایشیدەن بە زۆر لیان وەرەگرم یعنی وایان لیەکەمە ئیجباریانەکەم کە پارەکەم بدەنێ پارەکە بم بۆ فەقیرانە بەپێ ئەو قایمەی کە لای خۆمە و هینی خەڵکی مستحقن. جا باوکمە ئەی فەرموو دەرەجێ عالی و ئەی فەرموو مناڵەکانی کاکشی حسێن و کاکشێ ڕۆفان پیان ناخۆش بووە وتێتی خەڵک ئەڵێ مامەشە عوسمان پارە بۆ ئێوە پێیاکە ئێمەش تەعقیب بەکەین نەک پارەمان ناداتێ بەڵکو پارێژ لە ماڵەوە لە ئێمە ئەستێنێ نازانین بۆ کوێ ئەبا. دوایی باوکم هەمویانی بانکەوتی وەڵا ڕۆڵە من ئاگادارم ئەو پارێکە باوکتان لە دەوڵەمەند و لە خەڵکی وەرەگرێ هەمووی تەوزیعەکە بەسەر فەقیر و هەژار و هەتی و نەبووەکانە لە پێناوی ڕێزامەنی خوای پەروەردگارا و بەڵێنیشیان لێوەرئەگرێت دوای ئەوەی پارەکانە داتێ ناوی مامەشە عوسمان نەبن بۆی ئەمە هەر لە بینی خۆی وخوا ئەوان نابێ. ڕێگای گەیشتن زۆر زۆرە بەڵام ڕێبوارەکانی کەمن. بەڵێ گۆرەوی ئەهێنا گۆڵەوی ئێرا بۆ ئافرەتان بچواتە هەر ماڵێ پەرەمێزی نەبووایە بۆژن بۆ ئەوانەی کە دەستی کورد بواە پەرەمێز و ساج و ئەو شتانەی زۆر ئەبرد بۆ خەڵکو و ئەیسەند و مەسینە بۆ مزگەوتەکان خەمی ئەو شتانی زۆر ئەخوارد. ئەیتر قورئان خوێندنی سڵاواتدانی سونەتوڵ حای لە کاتی خۆیان لە بەیانیان ئاەتێکیشی بوو بەرنوێژی بۆ کردین هەڵی ئاژاندین تەفەکر المەوت بەڵێ بەلە ئەوە هەڵسین بۆ نوێشکردن هەمومانی هەڵا ئاژاند و ئەیوە ئەبێت دوای من دوای خۆشمیەوە ئەمە بکەن شەر مەکەن هەڵاژێن و تەفەکر لە قبر بکەنەوە و یادی قبر بکەنەوە ئەبرێنە سەر تەتەشوەر و فانیرە لە بەرتاندا ناکرێ ئادێ مەقەسێ بێنە و ئادەشت بێنە ئاوە لەسەری نەکە کەوتیت و بێ فکری ئەوە بکەیت و لە ماڵی دایەخانمان تەلەبە بووم لەوێ
خۆم بە چاوی خۆم بینیومە لە حوشەیە خواردنی بۆ پەلەوردانە بۆ چۆلەکە و بۆ ئەوانی کە هەتا خواردنی بۆ پشیلەدانە دایخانم تووڕا بۆی فێری مەکە بە ماڵە خەون و خولیای جیاواز بە مەبەستی پاداشتی زیاتر. باوکم یعنی وەگوتم لە سەرەتا تەماعی بە دنیا نەبوو، خانوویەکی ماڵی باپیرم لای بازاری ڕاپەڕینی ئێستا تقریبان 300 مەترێک بووە. کاتی خۆی باپیرم کڕیوێتی بەڵام بیری لە تاپۆکردنی نەکردوێتەوە. بەڕەحمەت بێ شێخ عەزیزی تاپۆ ئەو کاتە مودیری تاپۆ بوو، وەکو خەو بیرم یا جاروبار باوکم خۆی گێڕایەوە هاتۆ بۆ لای وتێتی با ئەم خانۆ تاپۆکەین بۆ خۆت و بۆ مناڵەکانێ. باوکم رازی نەبووە، وتێتی مادام باوکم واتە شێخ مارف بیری لە تاپۆکەی نەکردوێتەوە منیش بیر لە تاپۆکەی ناکەمەوە. پاڵەوانەکانی مرۆڤ دۆستی ئەزمونن بۆ نەوەکانمان مەهێڵنون ببێت. هەندێشتی من زۆر بەلاوە عجایب بوو. تەبەن ڕۆژانی دووشەمە و پێنجشەمە بە ڕۆژوو بوو دایمە. ڕۆژانی دووشەمە و پێنجشەمە بە ڕۆژوو بوو لەسەر سنەتی پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم. دائما زمانی تەر بوو بە دیکری خوا، دائما زمانی تەر بوو بە دیکری خوا. ڕۆژێ من لە مزگەوت دوای نوێژی جەماعەتی نیمەڕۆ بانی کردم بۆ حجرەکەی لای مزگەوت حجرەیەکەی سێش هەر مەوجودە و ماوە تا زەمان کردوتۆ. وتی بێ ئیشم پێێتە کە چوومە ئەوێنە منی دانا کورسی تیا بوو لەبان کورسیە مامەشە عوسمان نوێژیە کرد لە کوڕنووشە لە سەجدا ئەوەنە ئەماوە بەعزە جار گومانی و مکردم و بە خواردنە وەفاتی کرد پێ. دوایەوە کە نوێژەکانی تەواوە کرد و ماوەیەکی زۆر نوێژی ئەکرد، دوای ئەوە دەستێ کردە دوعا، دوعاکانی وا ئەکرد کە من گوێم پێوە بوو، دوعای زۆر عەجایبی ئەکرد، دوعای ئەکرد بۆ نەخۆشی خەڵکی، بۆ فەقیر، بۆ باشبوونی وەزع. بە تایبەتی زۆر ئاگام لێ و لە دوعاکانیە دوعای ئەکرد کە ئەم میلەتی کوردە میلەتێکی مەزڵومە، میلەتێکە کەوا زوڵمی لێ ئەکرێ، وڵاتەکەی بەشبەش بووە، خاکەکەی بەشبەش بووە، میلەتەکەی ئابەم شێوە ئازار ئەدرێ، خوای پەروەردگار ئەمەی لا ناخۆشە. دوعایەکە لەو کەسانەی کە میلەتی کورد ئاوا زوڵمی لێ ئەکەن و ئەزیەتی ئەدەن و لەو خاکەکەی خۆیان ئایان سووتێن و دەریانەکەن، دوعایەوەیەکە کە خوای گەورە قاپی ڕەحمەت لە میلەتە و لە ئومەتە بکات. و حتا جارێ لە بیرمە نامای عەرزیشم کردوون جارێکی تر، ئێمە چوون بۆ دەربێنخانی وتی بم بە بۆ لای حاجی نامیقی سیارە و مەلام سۆفی محەممەی کانیتوو. منیش نەختێ درەنگ وتم مامە بۆ نەی خەینە بەیانی وتی نە ڕۆڵە ئیساتێ ئیشم هەیە بە حاجی نامیق و بە سۆفی محەممەی سەلیم پیرکیان پێوتی سە تێکلاوی دەربەنیخان بووە. ڕۆیشتین سەیتەرەیەکیان دانا و لە بەرەو خوارکە و بەرەو ژووکەکەی لای بینی بیرکە و قاشتیا زۆر شوێنێکی ناڕەحەت و سیارەکە هاتە دواوە کابرایەک لەوێ ناوی ئەبوو ئەگرع و باوکی دوو پشت خەڵکی ئازارەدا سیارەکە جاری وا بوو نەختێ بایەتە دواوی و تۆ ئەویستێتە ڕابکەی هەڵبێیت و ئەمانە زۆر کاتێکی زۆر باوەڕەکەی لامان زیاد لە سەعاتی ئێمەیان وێسان. دوایی مامەم تووڕە بۆ عاجز بوو دەستی کردە قسە پێوتنیان حتا لە بیرمە وتی ئێوە ئەو ئەعرابانن کە خوای پەروەردگار سەرزەنشتانەکە و باسی خراپە و تاوانتانەکە. دوایی فەرمووی ئیدا وەسەدە الأمر إلى أهله غير أهلي إذا وسد الأمر إلى غير أهلي فانتظروا ساعة. ئێوە کەسە نەشیاوانن کەی ساتی حکمی وڵاتان بەدەسۆیە کە بەڕاستی بوونێتە هۆی ئازار و ناڕەحەتی بۆ خەڵکی خوا. دوایی من زۆر ترسام کە بە عەرەبی و ڕووی کردە ئیسێخبارەتەکانم قسانێکی وتم ئیسەتیا ئاچین مەجموعەی عەرەب هاتن لە شێخ باوەوە کە مامەمیان بینی هاتن پەلاماری دەستیاندا و دەستیان ماچ کرد و ئیتر زۆر زۆر ڕێزیان لێگرت و حرمەتیان لێگرت. ئیسێخبارات و ئەمنەکان زۆر بەلایەن و عەجایب بوو کەم پیاوە کە قسەیان پێڵێەوە کۆمەڵێک عەرەب هات و ئەوە دەستی ماچەکەن و ڕێزی لێگرن. عەرەبەکانیان بانکە دیارە ناسیایی زووتریان بوو لەگەڵ سەیتەرە و ئیسێخبارەتەکانە وتیان ئەمە چی ئەویش باسییان بۆ کەوتیان مەشێ عوسمانە و ئەمە یەکێکە لە دۆسەکانی خوا و ئەمە خۆی تەرخان کردە خزمەتی دینی خوا ئەکات و دائیمە ئامۆژگاری خەڵکەکە لە ڕووی تەخوا و تاعەت و ئەمانەوە. دوایی لەخوا بەزیاوێ مام عوسمان ئەوەنە لای ئەوان ڕێز و حرمەتی پیا کرد کەوتە ئامۆژگاریکردنی وتی زوڵم مەکەن فەرمووی زوڵم مەکەن لە میلەتە و ئێوە هاتن واجبێکە گرنە بێ ئاگاتان لە خەڵک بێ و عازیەتی خەڵک مەدەن و ئەم خەڵکە فەقیر و هەژارە و ئێوە هاتن لە شوێنێکی بەڵێ ئێوە لە شوێنێکی دوور و هاتن لێرە زوڵم لەم خەڵکەکەن و ئەمانە. دوایی کە ڕۆیشتین بۆ ئەوێنە بۆ دەربەنیخان منی بردمە حاجی نامیق شتێکی زۆر سەیرم بینی سەیرەکەم پاری داوەتە حاجی نامیقی سیارە مەجموعەیەکی زۆر گۆرەوی و دەستکێش و ئەمانەی دروست کردە هی خام و سپی. حاجی نامیق منی وتم نەمێرا بەخۆی بڵێم بە ماموتم مامە کاکە حاجی نامیق
ئەمە مامەمانی بۆچی وتی ئەی تۆ بۆ نازانی وتم نەوەڵا وتی وەڵا ئەمە ئەچێ بەلادەکانە ئەی بەخشێ بەسەر ئافرەتانە ئافرەتان بۆ ئەوی نوێژەکەی نوێژێکی شەرعی وێ گۆرەوی و دەستکێشەکان بۆی گیانیان بە دەرەوە نەبێ ئەو شوێنە نەبێ کە شەرە بڕیاری داوە ئەمە ئیشی مامەتە منوام زانی ئێوە زانوتم نەم ئێمەوە زانی و نەکوڕەکانە زانو تی بەرەوەڵاوە ئیسە ئەمە تقریبن زیاتر لە 200 گۆرەوی و دەستکێشە ئەیوا بۆ ئافرەتان لە دیەکانە لە بەرۆ کە دوورن لە مەلاو ئەمانەوە ڕەنگە بەعزێ مەسائلی شەرعیە نەیزانن ئەمە زەوابیتێکی شەرعیە بۆ ئەوەی کەوا ئافرەتەکان چۆن نوێژ بکەن ئەیوادا بەشێکا بەسەریانە و لەگەڵیش یا یارمەتیانەدا ئەوە بەڵێ ئیتر ڕۆیشتنی ماڵ ئەوێنەوە ماڵ سۆفی محەممەی سەلیم پیرک و لەوێنە نانیان بۆ حازر کرد مامەم زۆر تەوازوعی بوو لە ڕووی ڕێز و حرمەت لە ناو خەڵکاونە یعنی خۆی بە لەبەر خاتی خۆی بەکەم پیشانە لای خوارەوە دانیشت بوو ئەوانی نانێکی تایبەتیان بۆ دروست کرد و زۆری پێ ناخۆشوتی من ئەم نان و ئەم گۆشت و پڵاو ئەمانە ئەمە من نایخۆم حەزی پێ ناکەم ومانە شۆرباتان هەیە وتیان نەوەڵام مامەشی عوسمان تازە شۆربامان بۆ دروست ناکرێ نەمانزانانی نانێ باشمان بۆ دروست کردی لەبەر خاتی تۆ و میوان جژنی خانە خوێ بۆیە ئەمانە دروستکەێمەی لەگەڵ جنابتا لەزەت لەم خواردنە وەربوورین وتی ئاوم بۆ بێرن من خۆم بە بەرچاوی خۆمەوە ئێمە نانەکەمان خوارد کە بۆ مامەم دروست کرا و بەڵام ئەو نانی ئەخوار بە ئاوە و دواییش ڕووی کردە قیبلە و حەمد و سەنای خوای کرد و وتی بە ئەو حاجم ئەو سۆفی محەممەد وتی سۆفی محەممەد و فەرمووی سۆفی محەممەد بەڵکو لەگەڵما بێ بۆ ژاڵە ناو مجموعەیە دۆست هەیە لەوێنە من ناگەمە دیارەتەکانی ئەولاوە بەڵکو ئەم دۆستانە ئەم شتانی کە پێمە بیگەن بە ئەوان بیگەن بە ئافرەتەکانی ئەوێنە و بۆ ئەوەی ئەوان لەوێنە ئیسیفادەی لێ بکەن. مامۆستا مەلا خدری نالی شاعر دەفەرمێت ئەسەف درێژی شەو ڕۆژی ئەو شەو ڕۆژەم قسووریان بووە توولی نەدامەتی تەقسیر سەوادی توڕەیی ئەو ئیشتیباهی سەهوی جوان بەیازی غوڕەیی ئەم ئینتیباهی سوژدەیی پیر وەکو نەهاری بەهاری درێژ و پاییزی کورت ئەمەل گەلێک و تاویل و عەمەل کەمێک و قەسیر غوباری ئەو شەو ڕۆژەی ڕدێنی ماش و برنج کە تێکەڵن شەبەهی سوبح و شام و شیر و قیر سپی نەزیرە هەموم و لە سڕی وەجه و لەسەر منەوەرە لە تەرەف نورەوە بووە بەنەزیر. زیندانی یوسفی مامە حاجیم لە ماڵی خۆیانەدا ئەنیشێت و میوانێکە بێژنێک و پیاوێک و دۆستی ئەبوون و سۆفی و علاقەی سۆفیەتی و تەسەوفیشان بە یەکەوە بێ ئەچنە ماڵی کە ئەچنە ماڵی مامە حاجیم لەوێ ئەوان ئەکڕوزێنەوە بۆ حاڵی خۆیان و ئەمانەیە ژێ باشە مشکلەتان چییە بە من حەل ناکرێتن بەرە وڵا قوربان ئێمە تاقە کوڕێکمان هەیە ئێستا تاقە کوڕێک ئەم مەسئولی پێشمەرگە لە ڕێی لای پێنجێنوە کردیەتی بە بەرگری ئێمەش داوا ئەەکەین نازانیت چارەمانی و هاتین بۆ خزمەتی جەناب و بەشک و دوعایەکمان بۆ بکەی کاغزێکمان بۆ بنووسی کە ئەم کوڕەمان بداتەوە ئێمە دوو پیرەژنین و یەکێ نییە ئیشێکمان بۆ بکە یەکێ نییە لە بەردەستمانە بێتەنیا ئەم کوڕەمان هەیە ئێستا کراوە بە پێش بەرگری ئیسە ئێمە داواکەین دە تۆ چارەسەریەکمان بکە ئەوی وت و باشە بەسەر چاو ئیسە من کاغزێ ئەنووسم بۆ مەسئولی پێشمەرگە مەسئولی پێشمەرگەیتر ناویشی نەبردو سەلامت لێ ئەەکەم من حاجیشی عوسمانم داوای لێ ئەەکەم ئەم کوڕە بدەیتەوە بەم سۆفیە بۆ بیکەی بە معینیان چونکە سەدام کە زاڵمە و خراپە و خوێن ڕێژە ئەو ئەگەر یەکێ کوڕێکی بێ ئەیکا بە معین و نایبا بۆ عەسکەری ئێوەی چاو لەو بکەن ئێوەی چاو لەو بکەن ئێوە وەکو ئەو هین مەکەن ئێوە چاو لەو بکەن کە ئەو ئیشانە ئەکات ئەویش هەسا و کاغزەکەی لە کاپەڕەیەکی خورشیدی نووسیب و جوان و ئیتر کابرای خواحافیزی کردو نان و ئاوی خواردو لەوێ خواحافیزی و ڕەوانەی کردو چوون لە ئەسحاب سپی سواری سیارەیە بوون ئیتر کاغزەکەی ئاوا خستووە باقەڵی چمکێکی دیار ئەبێ کە ڕۆیشتون گەیشتوونە سەیتەرەکە ئیتر ئاسایش و ئەمروشتی لێ ئەبێ ئاوای کردو کاغزەکەی دەرهاوردو ئاسایشەکە سەیری کردو خۆندووە کە خۆندووە ئەنوارە سەدامی بخوێن ڕێژ و سەدام و خراپ و قسەی بە ناخۆشی بە سەدام نووسی بوو ئیتر کاغزەکەی خۆندووە وتی و ئەرێ مامە گیان ئەزانی ئەم کاغزە لەکوێوەردە کێ نووسەتی وتی و ئەرە وەڵاوە حاجیشی عوسمان نووسەتی وتی و دەی ئەزانی ماڵیان وتی و ئەرە وەڵازانم ماڵیان وتی و دەی شتەکان داگرە شتەکان داگرە وتی و دەی بۆچی شتەکانم داگرم ئێمە ئەڕۆین و پەلەمانەوە وتی و نە دابەزە جارەکان ئەڕۆین بۆ ماڵی حاجیشی عوسمان ئیتر دای بەزاندوو خۆی وژنەکەی دابەزاندوو کۆڵەکانیان دابەزاندوو هەسا و سواریان کردو بە مسەلاحەیەک و بردویان بۆ ماڵی مامە حاجیم
ئیتر مامە حاجم کتێب وشتی دابخشاند و خەریک و هینی کرد و ئەمانە و هەی سۆفی ساڵە گەڕایەوە بەخێر بێت ئەنوارێ عسکەریان وا لە تەکە ئای بەخێرمێن ئەڵڵا بالخێر ئەڵڵا بالخێر ئەوانیشی خێراتن کردو ئیتر وتویان حاجی ئەمە تۆ نووسیوتە وتی بەڵێ من نووسیومە خەتی تۆیە خەتی منە دەی وەڵی زەحمەت نەبێ لە ئەمن و داواتەکەن لە ئەمنی عامەوە لە ئێران لە لای حاجی عەبدوتیەوە ببین بۆ ئەوێ وەڵی تر وتی ئەی بەخوا چاکە هەسا و کوتی و کۆڵم زۆرە و شتم زۆرە و مەسینە و تەرتیبات و بەرماڵ و هەموو شتێکی پێچاوە پیان و وتی و دەبی بن بیخەنە سەیارەکە و یاتاق و بەرماڵ و تەرتیباتی پێچاون و ڕۆیشتون بۆ ناو سیارەکە ئیتر وتی خوا حافیز من ڕوین بۆ ئەوێ وەڵی ئیتر کە ڕۆیشتون و بردویان بۆ ئەوێ بۆ لای حاجی عەبدو بۆ لای مدیر ئیتر هەر گەیووە ئەوێ لە مزگەوتەکانەوە بانگ دریا وای کردووە سەعاتی دەراوە زۆنوارێ بانگە حەل لەوێ لە حوشی مزگەوتی لە حوشی ئەمنەکە دەستی کردووە بانگدان دەستی کردووە بانگدان و لە دوای بانگەکە فاتحای خوێند و هەی ئەمن هەی ئاسایش هەی جاسوس وەرن ئەسەلات وەرن نوێژ بکەن بەو نەعوبانی کردوون هەر کەس هاتوو هەر کەسێکیش نهاتوو نوێژکە ئیتر ئەو جەماعەتی کردو بۆ خەڵکە بۆ ئەوانەی کە ئیعتدایان پێ کردو جەماعەتی بۆ کردوون و ئیتر سەلامی داوە و نوێژ تەواو بوو ئەمانە وتویان مامۆستا ئیسراحەتی کردەی ئیتر مدیر بانگتەکە مدیر بانگتەکە ئیتر مدیریش بانگی کردو ئەو حاجی عەبدەوێ حاجی عەبدە لەوە زۆر کەس ناوی بیستێ لە سلێمانیا مدیری ئەمنی سلێمانیە بێ ئیتر کە بانی کردو ڕۆیشت و بۆ لای هەڵسا و لەبەری احترامێکی گرت و ئەمانە وتی و حاجی ئەم کاغەسە تۆ نووسیوتە مامۆستا وتی و بەڵێ من نووسیومە وتی و خەتی تۆیە وتی و خەتی منە وتی و ئاخر دە مەڵێ خەتی منە ئەمە زۆر خراپە ئەمە تۆ مەڵێ خەتی منە وتی نە بابە خەتی منە و من خەتی خۆمە و ئی منە وتی و دەی ئاخر دەی ئەمە چۆن ئەبێتەوە هجووم کردێتە سەر سەید ڕەئیس و هینە کردووە ئەمانە وتی من هجووم کردێتە سەر سەید ڕەئیس وتم بە باش بێت ئەمە ببیستێتەوە باش بێ لەگەڵ خەڵکا باش بێ لەگەڵ مجتەمع و ئومەتەیی خەڵکەکە باش بێ ئیتر ئەویش ئاوا احترافی کردو ئەمانە ئیتر ئەو حاجی عەبدیشە وتی و ئەمە پیاوێکی پاکە پیاوێکی نەزیهە پیاوێکی ڕێک و پێکە من بیدەمە مەحکەمەوە من بیدەمە شتێکی پێ بکەم و ئەمانە ئیتر وەڵحاسڵێکی چاوپۆشی لێ کردو چاوپۆشی لێ کردو هینی کردو نەیخستەوە مەعامەلە بۆیە بەڵێ وتیان من حەز ئەکە وتیان کەی ئەتەوە با بنێرینەوە وتی وەڵی من حەزەکەم چەند شەوێک لەیرە بمێنێمەوە چونکە ئەمانە زۆر نوێژنەکەریان واتیا و زۆر خراپەکاریان واتیا و عەزیەتی خەڵک ئەدەن و با من حەدیثیان بۆ بخوێنمەوە بە عەرەبی و تیان گەیەن بوو کە قەبر هەیە و قیامەت هەیە و چاک بن و ئەبێ ئینسان چاک بێت و ئیتر وتی حەزەکەم هەر بمێنێمەوە لێرە بینێک دێ بەدێ گشتیە کرد بۆ دەستکەوت بەڵام دەستکەوتەکە دنیایی نەبوو بۆ دەستکەوتێکی معنەوی و قیامەتی بوو لە ڕاستیە یعنی باوکم بە ڕەحمەت بێ زۆر مزگەوت و خوێندنی مزگەوت و ئەمانەی بەلاوە باش بوو تەنانەت پێی خۆش نەبوو ئێمە هەر کە بچینە مەکتەب ئەوە ئەبێ هەموو لە مزگەوت بخوێن و ببن بە مەلاو ئەمانە کاکم شێخ حوسێنی برا گەورەکەم باوکم لەناو ئەم هەموو مەکتەبەی سلێمانیە کاکمی بردۆ بۆ بیارە لەوێ ماوەیەکی زۆر فەقێ بوو مناڵ بوو دوایی هاتوتەوە بۆ سلێمانی ئەوانە یعنی ئەگەر بەدەستی ئەو بووە هەمومان ئەبووە هەر بەڕێگەی مزگەوت و ئەوانە گەورە بووینایە و ئەوانە چکە ئەو زیاتر هەموو ئیتیمامەکەی بە مزگەوت بوو هەمیشە یعنی ئەوانەی ئەوەی کە لە بیرمە باوکم بە ڕەحمەت بێ داوای لە ئێمە کرد دەستپاکی داوێن پاکی درۆنەکردن ڕازگۆیی یعنی هەمیشە زۆربەی ئەو وەسیەتانەی کە ماوەتەوە بۆ ئێمە و گەنجینەیەکە و شانازی پێوە ئەکەین بەڕاستی زۆربەی ئەو نەسیحەتانە بوو کە ئەکاتە ئەوەی بڵێ دینیشە و دنیایشە هەردووچێتی و ئێمە بەڕاستی بەشێکە لە کەلتوری خێزانەکەمان وە شانازی پێوەکەین بەو نەسیحەتانە بەو هەوڵانەی کە باوکم بە ڕەحمەت بێ لەگەڵ ئێمە یاوێتی زۆر جار باوکم بە ڕەحمەت بێ ئێمە سێ ژوورمان هەبوو ئەچووە ژوورێکیانەوە لەم ژوورە کارەباشی تیا بوو بەڵام کارەباکەی ئەکوژانەوە چرایەکی هەڵە کرد و شعری ئەخوێنەوە ئەو شعرە سۆفیانەی کە وتراوە بەڕاستی زۆر معجەب بوو بە شعرەکانی مەحویەوە بە شعری بێخودەوە و فارسیەکەشی زۆر باش بوو شعری حافظ و سعدی بە تایبەتی معجەب بوو بە شێخی سعدیەوە بە ئەوە زۆر جار هەوڵیە ئەو کاتانە دەرسی گولستان و بۆستان بە ئێمە بخوێنێ ئێمە تا ڕادێک
هەندێکمان خوێن بەڵام دوایتر کە چووی لە مەکتەبەوە وازمان لێنا بیرمان چۆوە بەڵاو باوکم زۆر معجەب بوو بە شێخی سعدی بە تایبەتی بە نەسیحەتەکانی چکە شێخ سعدی شیرازی زۆربەی نەسیحەت و حکەم و ئەوانەیە ئەوەنەی کە لە بیرمە خۆم ئەمەیان ئەو کاتێک کە ویستیان دوای ئەوەی کە ساڵی 75 و شۆڕشی کورد نەما و تووشی نسکۆ بوو ئەو تێکشکانەی کە بەسەر میلەتی کووردا هات حکوومەتی باس کەوتە ئەوەی دیهاتەکان چۆڵکات کە دیهاتەکان چۆڵکە وەحدەیەکە بوو عەسکەری بوو پیان و وەحدەی هەدمی مەنازل باوکم بە ڕەحمەت بێ لە نێرکسەجار بوو لە مزگەوتی نێرکسەجار ڕۆشتوو بوو بە تایبەتی لە سلێمانیەوە بە پەلەپەل ڕۆژ وتی ئەچم هەوڵەیەم کە مزگەوتەکە نەڕوخێنن طبعا لە مزگەوتەکە بەردێکی گەورەی تایە ئەم بەردە گەورەیە کاتی خۆی شێخ عەبدولقاری گەیلانی هاتووە بۆ مزگەوتی نێرکسەجار پاڵیاوە بۆ بەردەوە با پیرە گەورەی ئێمە 4 پشت پێش شێخ معروف ناوی ئەبولوەفا بووە ئەمە تاج العارفینیان پێوتووە ئەبولوەفا پیاوێکی زۆر گەورە و عالم بووە ئێستا مەرقەکەی لە پوشێنە شێخ ئەبولوەفا کوڕێکی هەبوو ناوی حاجی خالید بووە حاجی خالید کچەکەی خۆی یاوە بە شێخ موسا برای شێخ عیسا و شێخ موسای بەرزنجە شێخ موسا بۆ سڵحێک بۆ ئیشێک ڕۆشتووە شەهید کراوە کوژراوە دوایی براکەی کە شێخ عیسا شووی کردوتەوە ژنەکەی شێخ موسا فاتمەخان شووی کردەوە شێخ عیسا 12 کوڕی لێ هەبووە کە نەوەی بەرزنجەیەکانن یعنی ئێمە بڵێن شێخانی نێرکسەجار کۆنترین لە شێخانی بەرزنجە بەو تاریخی کە هەیە و ئەتوانی بڵێ ئێمە خاڵوانانی لەسەرێکەوە خاڵوانین لەسەر تری شۆرتێکە بێتەوە جارێکی تر ئەو کاتە باوکم بە ڕەحمەت بێت چووە پاڵیاوە بە بەردەکەەوە ئەمانە خەڵکی دێهاتەکەش هاتوون بۆی پارەی تەعویزان بۆ بنووسن تەعویزان بۆ بنووسن کە دێکەیان کاو لەکرێ جەماعەت هاتوون بۆ لای باوکم ئەو مۆزەفانی کە لەگەڵ عەسکەرێکا بوون وتوانە جەنابی شێخ چەندە فەرمووی بۆ دەنووسین باوکم وتێتی وەڵڵاهی من هیچم ناوێت لە ئێوە ئەوەی کە ئەمەوێت لە ئێوە بە تەنیا ئەوەیە مزگەوتەکە نەتەقێنەوە ئێتر من هیچ شتێکی ترم ناوێ ئەوان وتوانە وەڵڵاهی ئێمەش مەئمورین یعنی ئەمرمان پێەکەن پێمان ناخۆشە و کە باوکم تاریخی مزگەوتەکەی بۆ خوێندونەتەوە ئێمەش زۆرمان پێ ناخۆشە مزگەوتە کاول کرێکەوە تاریخێکی هەیە و شێخ عەبدولقاری گەیلانی هاتۆتە ئێرە ئەوانە ناتوانین نەیتەقێنەوە بە هەربی تەقێنەوە و ئیتر مۆزەفەکانیش کە لەگەڵا بوون وتوانە چەند ئەڵەی پارە با تەعویزە بۆ بنووسین باوکم وتێتی وەڵڵاهی من محتاجی پارەی تەعویزی ئەوە نیم ئەوەی کە ئەمەیە مزگەوتەکەی کە مزگەوتەکە بڕوخێنن ئیتر من هیچم ناوێ و ئەوە یعنی ئەوە نەمولتەزیم بۆ بە مزگەوتەکە و بە خۆشەویستی مزگەوتەکەەوە کۆڵی خێر و گەشتی خێرخوازی دوایی هاتینەوە بۆ ئەحمەبرنە بۆ بەیانیەکەی وتی با بچین بۆ نێرسەجار مامەگیان با دوور سێ ڕۆژی ساحەت بکەین و ئەمانە و دوایی ئەڕۆین و بەیتر لەگەڵ ئەگەڕا بەنا ئەو خەڵکا وتم با مامە نەختەیە ساحەت بکەین دوو سێ ڕۆژی تری پێچی وتی ئەگەر نایەی خۆم بە تەنیا ڕۆم کۆڵێکی پێ و بازە کتێبی پێ و دوایی بۆم دەرکەوت کۆڵەکەی چێچوین بۆ وەلحاسی چوون بۆ نەرسەجار لە ڕێگە زۆرمان پێچوو لە وازۆ لایدا لە گوڵان لایدا ئەو گۆریوشتانی هەندێکی تری پێ بوو لە کۆڵەکە بەخشیوە دوایی بە حاجی مەحمووی وت حاجی مەحمووی حاجی فەرەج لە گوڵان وتی تۆش بێ لەگەڵمە حاجی مەحموو خۆی بەڕێیسی هارونی بەشێکی زانی و پیاوێکی ڕێچەرموتی بەخوا مامەش عوسمان ناتوانم ئەتەی خێزانم نەخۆشە ئەتەی قاڵبۆی خێزانی و ئەبێ بیوەم بۆ چەک دووە بام لەگەڵ تا تێم تا پلەسپی لێوە ڕۆیشتین منیتر کۆڵەکە بە من و خۆشی بازێشتی پێ و ئەگەیشتە هەر کەسێک لە وەرزێر و لە کرێکار و ئەمانە دانیش بێتاقەت نەبە بۆ ئامۆژگاریەکردن ئەوی ئێوە مادەم خەریکی فەلاحەتن و نان و ئاو بەم شێوە بەم ناڕەحەتیە بەدەست ئەێن و ئەیدەن بە خەڵک و بە ماڵ و مناڵی خۆتان ئێوە بەڕاستی ئێوەکو مجاهید وانە و
ئێوە خی گەورە زۆر ڕێستان لێگرێ و ڕێزێکی تایبەتیتان هەیە وەرحاسی چوونە نەرسەجار چوونە نەرسەجار خۆی شوێنی تایبەتی بوو ئەچوو بۆ شوێنانە کەوا بیزانایە شتەکانی بڵاوە پێ ناکەن ئەسراری بوو مام عوسمان ئەساردەکان لە چاکە مامم دەرەجێ عالیوێ فەرمی با بچین بۆ لای مامە کاکە شێخ مامە کاکە شێخ تەبەن جەنابتان نەزانم برایەتی ڕۆیشتین بۆ ئەوێنە لەوێنە وتی کاکە شێخی برام حەزەکەم پردوە تۆ بکەم خەڵکی نەرسەجار ئیمشەو کۆکەم و دوای نوێژە ئیشە ئامۆژگاریانەکەم تەبان ئەبێ ئێمەش بۆ کاتێکەوە دیاری کردو بڕۆشتیان ڕۆیشتن بۆ وێنام خەڵکەکەی بان کردوتی ئەبێ ئیمشە و شەوی دووشەمەیە منیش لەگەڵەوە هەمووتان بە ڕۆژوو بن دوای نوێژی بەیانی دیکرەکەین دوای ئەوە کە دێکەمان کرد مەڕۆن بۆ فەلاحەت و ئەمانە مەگەر شتێ زۆر زەروری وێ لە ماڵەکانی خۆتانە ئیمڕۆ سبەینێ و دوو سبەی تا من لەیرانێم بێن لە مزگەوت تا جەماعەتەکەین و من ئامۆژگاریتانەکەم لەبارەی دین و لەسەر ڕێگەی سلێمانی بۆ بەغا منجەڵێ یاپراخی جوانی سلەیمانی ئەپێچێتەوە بەڵام ئەم پیاوە نورانیە باتە بابوشێ خۆی یا بە هەژاران و کوڕەکەی خۆی یەک دنکی بە نسیب نابێت و بێ بەشە بێلەی باوکم زۆر 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 خێرخوا بوو خێرخوایەکەی لە حەدێکی سەیرا بوو دووشت بازەکەم یەکێکیان باوکم بە ڕەحمەت بێ لە مزگەوتی گەورە بووە نوێژی کردووە کاسەڵتەی لەبەرا بوو و هینێک بەسەر کاسەڵتەکەیەوە کە هاتۆتەوە ماڵێ دایکم هەستی کردووە باوکم هەر کاسەڵتەکەی لەبەرایە دەرپێی لە پێیان نییە توێتی ئەمە کوا وتێتی وەڵی فەقیرێکی هەژاری ئێرانیم بینیوە هەڵ لەرزیوە و دەرپێی لە پیانە بووە و من مادام کاسەڵتەم لەبەرایە و هیچ شتێک دەرناکەوێت ئاعتیادیوتمە لە بینی مزگەوتی گەورە و ماڵەوە ئێمەوە هەمە هیتر ئەگۆڕم و ئەمانە زۆر جار من لە جانکۆی بەغا بووم بەهاران بەڕاستی حەزم لە دوو شتە کرد یاپراخی گەڵامبێ و کنگر بە ماسی باوکیشم بە ڕەحمەت بێ کە ئاهات بۆ بەغا بۆ زیارەتی غەوس و مامەسەمە لە عەبدولکەریم و لە عەبدولقایری گەیلانی وانە ئەمایەوە دایکم بە ڕەحمەت بێ ئەیوت ئەمانەش بەرە بۆ ڕەوف و ڕەفیقەکانی بە حەزی لێ یەکەنەوەمانە ئێمە لە زانکۆ بووین لە بەغا جارێک دایکم منجەڵێک یاپراخ و ئیتر کنگر بە ماسی و ئەو شتانەی زۆرین کردبوو باوکم هات بۆ لام بۆ زانکۆ دەستی کرد بە پێکەنین ماچی کرد ومانە وتی وەڵی شتێکی پێ بڵێم بەڕاستی وتم بەڵێ وتی یاپراخێکی زۆر و کنگر بە ماسی و خواردنێکی زۆرم بۆ هێناوی بەڵام لە غەوس کە بینیومە مەجلیسێ خەڵق نوێژەکە و تایلی لێەکەن و هەمووی فەقیر و هەژار و ئەوانن یەکسەر هەردوو مەنجەڵەکەم بۆ بردوون یامە بەوانە خواردویانە باوکم بە ڕەحمەت بێ بیری لە شتێکە کردەوە زۆر جار ئەو حافزانەی کە لای خۆمان نابینا ئەبن کوێرە بن یا هەر بە کوێری بە زگماک لەدایک بوون ئیتر ئەمانە لە دیهاتەکان ئەمێنەوە و هیچ پیشەیەکیان نییە و خەڵک گاڵتەیان پێکا و ئەبن بەبار بەسەر خۆشیانەوە بەسەر خەڵکیشەوە و باوکم زۆر ئەمەی مەبەست بوو چەندانەیەک لەوانە هێناونی بۆ سلێمانی بۆ مزگەوتی گەورە بۆی فێری قورئان خوێندن ببن یەکێک لەوانە لە منطقەی تاوگۆزی هێناوێتی ناوی مامۆستا مەلا سلێمانە ئێستا ماوە لە مزگەوتی گەورەیە ئەم مەلا سلێمانە زۆر زیرەک بوو ماوەیەکی کام قورئانی لەبەر کرد دوایی دوکانی چاکردنەوەی ڕادیۆی دانا ماوەیەکیش دارتاش بوو بەو چاوە کوێرەیەوە و مەولوشی ئەخوێنەوە ئێستا ماوە لە مزگەوتی گەورەیە تەمەنی درێژی بۆ خوازم یەکەمین و دواهەمین وەزیفەی ئیماندارێکی ڕاست بریتێ لە ئیمانداریەکی ڕاست و ڕاستڕۆشتن لەم ژیانەیە و خزمەتێکی بەردەوام بە بێوەستان پیاوێکی لای ئێمە خەڵکی سەرشاتە ڕۆژێکیان لە سلێمانی دەوری مزگەوتی گەورە ئەڕۆی مامە عوسمان لە پێشیوە بوو مامە عوسمان کاتەکە پاییز بوو ڕۆژگار کورد بوو ئەمانە لە بەری خۆیەوە وتی بەخوا ئیسا کاتی ڕۆژگرتنە و شەو نوێژە هەم شەو درێژە هەم ڕۆژیش کورتە جا ئەو پیاوە گوێی لێ بوو مامە عوسمان ئەو شتەی بوو دیارە مامە حاجی هەر ناسی و پێشتر کە گوێی لێ ئەبێ وتی وەڵڵاهی شت پێ بە گوێ بکەم ئیتر منیش ئەڵێ ئەو پیاوە هەتا ئیزی ماوە
حتا ئیزان نە شەو نوێژی تەرکردووە نە ڕۆژووی سنەتی دووشەمان و پێنجشەمان بەو قسەی مامە عوسمانە. لە پاسێکا بوو لە ڕێی چناخچیان بانگی فەرموو بزانین چی کرد. سواری پاس بوو هاتوو ئەم چەناقچیان و ڕێی ئینە بۆ سلێمانی چوونەوە جەماعەتێکی زۆر تەبعان لە پاسە ئاوی و خەڵپەلەیەتی و ئیشیە ئەومانە ئەوی لە هەرکویان نوێژ بواە و کاتی نوێژ وایەتە پاس بواە هەچی بواە بۆیە دابەزایە و نوێژی بکردای و ئەو پاس ئەگەر بەگوێی بکردایە بڕۆیایە یا بەگوێی نەکردایە ئیتر کە وتو بەکبرای پاس وتی و بە سایقەکە وتی و کاکە ڕاوەستە ئیستا وەختی نوێژە و با جەماعەتەکەمان بکەین و ئاوە و ئەمەژینەوە ئەو مامەساجان من پەلەمە تۆ دابەزی دابەزە کەیفی خۆتە بەخوا من ناتوانم دابەز بۆم خەڵکە هەرێکی ئیشێکی ئەمانە من ناتوانم تاعتی لە هەموو ئەمانە ئەوتی دەباتەکێت لەگەڵ من نادا ئەبەزێ پەکمان ناکەوێت لە بەرسیارە با جەماعەتەکەمان بکەین و ئەمانشتی ئەڕوا با بڕوە ئیتر ئەویش کە ئەمان دابەزی بوو ناوتونە خوارۆ کابرا سیارەکەی کوژا بووە وتی و کاکە تۆ بڕۆ خواحافیزی بێ ئێمە پارەماندا بێت و هیچ ئیلامانی و خواحافیزی بێ ئێمە لەگەڵ ئەم جەماعەتە دابەزین نوێژەکانمانەکەن و ئەو ساکە دوایی تین ئیتر کابرا کە پاسەکە و کوژیاوە حەچەند حەولیدا و پاسەکەی بۆ ئیش بێ نەکریاوە بۆی ئیشی پێ نەکردو کە ئیشی نەکردو ئەمان خەڵکەکەی تر هەمووی دابەزی بوو نوێژیان کردبوو ئەمانە و ئەوی دەستی کردبوو بە خەریکبوونی پاسەکە بزانێ گازە هەوای وەرگرتووە چییە نقصانی چییە پلاکە چییە حەولی دا و پاسەکە ئیشی نەکردو کە ئیشی نەکردو مامە حاجی بە ئیسراحەتی خۆی دەستێژی گرت و جوان و پختە و ڕۆیشتون بەرماڵیان داخست و هەرکەس جامانەکەی و بەرماڵ و ئەوش بوو بە ئیمامیان و نوێژەکەی بۆ کردوون وردی خوۆند و سنەتی پێش نوێژ و سنەتی دوای نوێژ و هەمویان کردوتی و پەلەمان نییە تۆ بڕۆ خواحافیزی بێخوا ئێمە پەکمان ناکەوێت وەڵا ئیتر کابرا حەولی داوتی و بکاکەوە بۆ نەڕۆیشتی ومۆ لێ بووین و نوێژمان کرد و لێ بووین و ئیشی خۆمانمان جێبەجێ کرد و فەرزی خۆمانمان بەجێبەجێ کرد و تۆ بۆ نەڕۆیشتی وتی کوورە ماڵێکا و لێ مامۆستا پاسەکەم ئیشی نەکرد بۆیە نەڕۆیشت خۆ لە خۆشییانان نەبوو ئیتر مامە حاجیم و جەماعەت سوار ئەبوون و ئەوانە یا ئەڵڵا ئەکا و بسم الله الرحمن الرحیم ئەکا هەر ئاوای کرد و یەک دەکە پاسەکە ئیشی کردو پاسەکە ئیشی کردو سوار بوون و ڕۆشتون بۆ سێبانی با بزانین مزگەوتی سەلیمبەگ لە دیدگای پیری مغانەوە چۆن بوو. مامە حاجیم دەرزای عالی بێ وەکو مامەی منە مامەی دادە تەیبەیشە دایکی شێڵ نەجمەدین وتی مامە حاجیم هاتە وتێتی تەیبەی برازام جێ مزگەوتم داناوە بۆ نەجمەدینیش وتی تازە پێڕەوکە بووە و پێی گرتە وتی مناڵ بووە وتی جێ مزگەوتم بۆ حیجز کردو بۆم داناوە بە سەلیمبەگم وتووە ئەم شوێنە مزگەوتە مزگەوتی نەجمەدینی تەیبەی برازامە ئەمە بۆ ئەوم داناوە بۆ ئەوی ئەەکەین ئینشاءالله ئیتر سەلیمبەگیش حاجی شێخ عوسمان من شوێنەکە و پێدا ناوم ئیتر نەجمەدینی برازاتە چمەلایەکە ئەبێ بەنسیبیکی ئەبێ من بەگوێم کردیت و شوێنەکەم بۆ داناوە کۆرە مناڵ بوو بێ قەزابی مناڵ بوو ئەوە تا پێڕەوکە بووە ئیتر ئەوی دێتی تەیبەی برازام ئەوە شوێن مزگەوتم بۆ داناوە لە خۆم عەرزێکم کڕیوە ئەیکەم بەخان و لە ژووری خۆمەوە مزگەوتێکم بۆ داناوە نزیکی خۆشمە نەجمەدین ئەەکەی بە مەلای ئەو مزگەوتە و ئینشاءالله مەلای ئەو مزگەوتە ئەبێ داتەی بەش وتی وەڵڵاهی منیشتمە مامە حاجیگیان هێشتا نەجمەدین نەخراوەتە خوێندنیش و نەچوەتە مەکتەب و نەچوە بۆ بخوێنێت و ئەمانە تۆ باشە فەرمیی ئەفەرمی منێژم بەسەر چاو خوا بیکا بە قسمەتی وتی ساڵ هات و ڕۆژ هات و ڕۆیی و مزگەوتی سەلیمبەگ کراوە و چەند مەلایەکی بوو نەجمەدین پێگەی و بووە مەلاو خڕ نەجمەدین بوو بە مەلای مزگەوتەکە ئیسەی مەلای مزگەوتەکەی ئەوەندەی بیرم بێ لە ساڵی 1970 کە باوکم وفاتی کرد پێشوەخت وەسیەتی بۆ کردین کە بمبنەوە بۆ ئەحمە بڕنەوە لای مەرقەی باوکم ئەو ساڵانە لە ساڵە زۆر سەختەکان بوو ئەنفال بوو وەزعی کوردستان زۆر خراپ بوو خەڵقێکی زۆریش لەگەڵ مەیتەکا بوو ئێمە چوین داوامان کرد کە ڕێگەمان بن ئەو وەختە ئەحمە بڕنە مەنتقەی محەڕەمە بوو تەڵعان داوامان کرد کە ئەمانەوێ ئەم قەبرە بەرینەوە بۆ ئەوێ و وەزعەکەمان ئاوایە بەڕەحمەت بێ شێختایانی مامیشم ئەو کاتە عەقید بوو هەوڵیە عەسکەرەکە وتیان ئێمە ناتوانین لەوانەیە لە دوورەوە تەقەتان لێ بکرێ لەوانەیە تووشی شتێک بن ئیتر ئێمە ناچار هێنامانەوە بۆ گردی سەیوان لێ بە خاکمان سپارت
وەختێ مرۆڤ کە تەنها بۆ خۆی دەژی و تەنها چێژێکی کاتی بۆ خۆی ڕەوا دەبینێت ئیتر ئالوودەی پێکی پێشکەشکراوی دەستی شەیطان دەبێت و وەختێ هۆشەکاتەوە لە مەعسکەری مردووەکانایە و هەموو شتێکی لەدەست دەرچووە کە مرۆڤ لە فرعونیەتی ئەنانیەت دەربازی بوو زۆر نزیکە بەحری مەحەبەتی تەوحید و مەحەبەتی خوای ئیحاطەی بدات و لەو دەرگای زوڵوماتە ڕزگاری بکە حاجی شێخ عوسمانی نێرسەجاڕی باسپایی خێر و بەخشندەی دەگەیاندە هەموو کەسێک کە پێویستی پێی بوایە ئەم دەرگای میوان دۆستی و خەمخۆری و بەخشندەیە لە ماڵەکانی کوردستاندا بە زیندوێتی بهێڵینەوە هەتا بەختەوەری و بەرەکەت کۆچ نەکات و هەمیشە کوردستانمان سەوز بێت بە چاکەی چاکەکاران هێشتا خێرێکی زۆر لە وڵاتەکەمانە ماوە و بێئومێد مەبن نەوەیەکی نوێی پێ ئاشنا بکەن شیرین چا هەوڵێکە لەو ڕێگەیەدا